خلاص زي خواني شاندان هي ناجي بردامية وهي يانجينا بەڵێ کارەتە ئێساش لە قەڵازەی خۆپیشاندان بەردەوامی هەیە ئەمەکی ئێستا بینین ئەمە بەردەمی لقی یانزەی پارتی دیموکراتی کوردستانە لە قەڵازێ دوایەوەی دوێنێ شەیش خۆپیشاندەران بە هەمان شێوە هاتنە بەردەم ئەم لقە و ئاگریان کردەوە بەڵام ئەمڕۆژ دووبارە دوای سوتاندنی ناوچەی پارتی لە گەڕێکی راپەڕین جارێکتر خۆپیشاندەران هاتنەوە بەردەم لقی یانزە بەڵام ئەمڕۆدا جیاواز بوو لقەکە کرابەوە چۆڵ کرابوو ئێستاش خۆپیشاندەران ئاگریان لە ناوەوە بەردا و سەرجەم ئەشیا و کەلوپەلەکانی ناو لقەکان دەرهێناوە لە بەردەم لقەکە ئەی سوتێنن ساش هاوکارم ئەگەر وێنەکانتان بۆ بگوازێتەوە بەڵێ بەڵێ کار منەمێ ئاماژە بۆ بکەم دوێنێ خۆپیشاندان لە قەڵازێ سەرەتا لە بەردەم قایمەتی قەڵازێەوە دەستی پێکرد لە کاتژمێر 4:30 بەڵام دواتر ئاراسی خۆ بەڵێ گۆران لە ئێستادا هیچ کادرێکی پارتی لە ناو لەقماوە یان نا کوردستان هات لە ئەنجام نەخێر وەکوتم پارتی دیموکراتی کوردستان لقێک و ناوچەیەکی هەیە لە قەڵازەیە کە لقەکەی کەوێتە گەڕێکی ئاشتیەوە کە لقی یانزەی پارتی دیموکراتی کوردستانەوە هەروەها ناوچەکەی کەوێتە گەڕێکی راپەڕینەوە دوێنێ شوێ تا بەڵێ گۆران هێزی ئەمنی لەوێ نییە بۆ پاراستنی لقەکە پارتی لە ناو خۆپیشاندانەکە بوون بەڵێ دیارە هێزێکی زۆری ئەمنی ئاسایش و پۆلیس لێرەیە بەڵام ناتوانێت کە کۆنتڕۆلی خۆپیشاندانەکەن و بین تاوەکو ێساش ئاگر هەیە لە بەردەم ناوچەکەیە هێزەکانی پۆلیس و ئاسایشش بەردەوام لە شوێنە جیاجیەکان هەنە بەڵێ دەمانەوێت دیمانەکان ببینین گۆران بەڵێ تەماشەبانێجاوە کۆن دەبینن ئەو خوانی شاندانن لە باژەرۆکی قەڵاتزێک و لەوەرە هاوکارم کامێرەمانەکە دیمەنەکانتان بۆ ئەگوازێتەوە ئێستا بەڵێ تەماشەبانە نژار البەتە کە باوایەکی زیندین دبینن ئەو خوانی شاندانن کول لە قەڵاتزنە البەتە ده کول وەردەست پێکردن هاجیدا خوانی شاندان لەوەر بەڕێوەدە چون کۆن دبینن ئەو خەڵکن کول وەرژی کۆمبووی خڕبا بووین دن هادا لە هەمبەر لەقا پارتینە لە گۆڕ گوتنێن و چەگەهانێ مەکو کە پەلێن ناواوێ دەرخستنە و بزا بدەن و بێشەوتینن هەمان دەمدەم لە سەید سادق ژی ئەم بچین داوی ئاگەهان لەوەر